لەو کاتەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنی سیاسی نێوانیان ئیمزا کرد، ئیدی هەوڵەکانیان با ڕاستەی چارەسەرکردنی کێشە سیاسی و ئابوووریەکانی هەرێم چڕ کردوتەوە بە جۆرێک وەک چاودێرانی سیاسی تەکیدی لێ دەکەنەوە ڕێکەوتنی نێوان ئەو دوو حزبە بووە سەرەتای قۆناغێکی نوێی کاری سیاسی و ئیداری لە کوردستان کە دەرەنجام هۆکار دەبێت بۆ کۆتاییەنان بە قەیرانەکان لە پێناو باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان. هەردوو بەڕێزان جەنابی مامجەلار و جەنابی کاکنۆشێروان ئەو لێک تێگەیشتنەی دەباشانیان کرد کاتی خۆی بوو بە بەردی بناغا بۆ ئەم ڕێکەوتنەش، بەڵام هەڵومەرجی بابەتی ناوچەیی وامان لێیەکە ئێمە لەگەڵ هێزە نیشتیمانی و نەتەوەییەکانی تریش بتوانین بگەینە ڕێکەوتن بۆ ئەوەی هەمومان بە یەکدەنگ بە یەکڕیز بە یەکگرتووی یەکڕیزی ناوماڵی کورد و یەخستنی هەوڵەکانی کورد بۆ بەدەستهێنانی باقی ئەرکە بەدی نەهاتووەکان خەبات بکەین و تێبکۆشین. بەدڵنیاییەوە ئەمە هەم متمانەی جێڕایەوە و هەم هاوسەنگی ئەگۆڕێ، هاوسەنگیش ئۆتۆماتیکی سەقامگیری زیاتر ئەهێنێتەکایەوە کە ئێمە پێویستمان پێیەتی و بۆ بار و گوزەرانی هاوڵاتیان و ئەم دۆخەی ئێستا کە هەر چوار دەورمان تەنراوە بە قەیران ئەتوانین منفەزێک بدۆزینەوە دەرچەیەکمان هەبێ بۆ دەرباز بوون، نەک بەو شێوەیە کە ئێستا لەسەر سەرۆکایەتی هەرێم لەسەر پەرلەمان گەیشتووینەتە بنبەست و کێشەی چاقبەست و ئەمانە دەبێ هەمووی بەپێی ئەو میکانیزمە پەیڕە و کرایانەی لە یاسا و ڕێسایەکان و لە دەستور هەیە یەکلا بکرێتەوە. ئەماندامەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی بە گرنگیەوە باز لەوە دەکات کە ڕێکەوتنی حزبەکەی لەگەڵ گۆڕان پێداویستێکی مێژوویە بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. یعنی دەستکەوتە سەرەتاییەکان ئەوە دەردەخەن کە ئەو ڕێکەوتنامەیە پێداویستێکی مێژوویە، هێوربوونەوەی دۆخی ناوچەی ئەو ئەگەر بڵێن دەڤەری سەوز و زیاتر بەهێزکردنی ئاشتەوایی کۆمەڵاتی و دۆخێکی ئارامی ئیداری لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبچە و بەشداربوونی لایەنەکانی دیکە جگە لە بزوتنەوەی گۆڕان لە ئیداراتی مەحەلی و لە هەمان کاتیشە قسە و باسێکی یەک خیتابی لەسەر چوونەتی چارەسەرکردنی و قەیرانەی کە لە هەرێمی کوردستان هەیە، هەماهەنگی نێوان فراکسیۆنەکان یەکێتی و گۆڕان لە بەغدا و تاڕادەیە نزیک بوونەوەی بیرۆرا و هەڵوێستەکان سەبارەت بە پارچەکانی دیکەی کوردستان، ئەمانە هەمویان دەردەخەن کە ئەم ڕێکەوتنامەیە تەنها بەرژەوەندی لایەنێکیان ئەو دوولایەنە نییە بەڵکو لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستاندایە و بەرگە و مادەکانی دیکە دەتوانین بڵێن نەخشە ڕێگایەکە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی لە هەرێمی کوردستان هەیە. یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان دوو ڕێکەوتنیان لە نێواندا هەیە. ڕێکەوتنێکیان لە 9/12/2014 ئیمزا کراوە بۆ ئاڵوگۆڕی پۆستە ئیداریەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە لە وادەی خۆیدا و لە کۆتایی مانگی ئابی ئەم ساڵ جێبەجێکرا. ئەوی تریان ڕێکەوتنی حەڤەی ئایاری ساڵی 2016ەیە کە بە ڕێکەوتنێکی سیاسی گرنگ لە قەڵەم دەدرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی یارێمی کوردستان و هەروەها یەکگرتنەوەی یەکجاری ئەو دوو حزبە کە بناغەکەی لە کۆبوونەوەی دەباشانەوە ڕێچکەی گرتووە. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.